سڵاوتان لەبێ بەڕێزان لەگەڵ هاوکارانم هەواڵەکانی سعادنەتان پێشکەش دەکەین. من ڕەنگین عەبدولسەمەدم. سەرەتاش بە سەردێڕەکان دەست پێ دەکەم. بە بەشداریان دامانی مەکتەب و مەڵبەند و ئۆرگانەکان دیداری یەکێتی لە سلێمانی بەڕێوە دەچێت و لیژنەکانی دیدارەکەش دەست بەکارەکانیان دەکەن. خۆبات تاڵبانی سەرپەرشتیاری مەکتەبی سکرتارێتی سەرۆک مام جەلال تەئکید دەکاتەوە دیداری یەکێتی دیداری گەڕانەوەی فکرە بۆ ناوڕۆحی حیزبایەتی. دکتۆر عزت سابر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنێت بە بەڵگەوە لایەنە سەدان کارگە و کۆمپانیا و مۆڵی گەورە پارە لە سلێمانی پەیدا دەکەن، بەڵام لە هەولێر باز دەدەن. وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفەلکراوەی هەرێم ڕەزامەندی لەسەر خەرجکردنی خەرجی کرێی خوێندن و دەرماڵی هاتوچۆ و نیشتەجێبوونی کوڕ و کچی شەهیدانی سنووری کەرکووک دەردەبڕێت. بەهۆی ڕووداوێتی هاتوچۆوە لە گەڕێکی عاسکەری شاری کەرکووک 4 ئەندامی یەک خێزان گیانیان لەدەستدا. لە چوارچەوەی ئامادەکاریەکان بۆ دیداری گشتی یەکێتی لە هۆڵی تەلاری هونەر لە سلێمانی دیداری یەکێتی بە بەشداری مەکتەب و مەڵبەند و ئۆرگانەکانی دیکە لە سنووری سلێمانی و چەمچەماڵ دەستی پێکرد. لە دیدارەکەدا شاناز ئیبراهیم ئەحمەد کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تەئکیدی کردەوە ئامانجی گەورە بە حزبی گەورە و نیشتیمانی و دێرینی وەکو یەکێتی دێتە دی. دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەشداری مەکتەب و مەڵبەند و ئۆرگانە جیاوازەکان بۆ سنووری سلێمانی و چەمچەماڵ دەستی بەکارەکانی کرد. لە ڕێوڕسمی کۆبوونەوەیکی جەماوەری سەرکەوت زەکی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی وتاری دەستپێکی خوێندەوە و ڕایگەیاند بە ڕاستپاردەی ڕۆحی سەرۆک مام جەلال ئەم دیدارە ئومێد بەخشەی یەکێتیەکان کارەکانی بە هاوبەشی هەموو لایەک بە ئامانجی گەشەپێدانی زیاتری یەکێتی دەستی پێکرد. تێکۆشەرە سەربەرزەکانی یەکێتی بەخێر بێن بۆ دیداری پێبوونەوە و چاکسازی. بەخێر بێن بۆ دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی. دوازار لە قۆناغی کۆتاییە دیدارەکە گەیشتە سلێمانی و بەشێکی فراوان لە تێکۆشەرەکانی مەڵبەندەکان و لە تێکۆشەرەکانی مەکتەبەکان و ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی ئەمڕۆ بە ڕاستپاردەی ڕۆحی سەرۆک مام جەلال بەشداری ئەم دیدارە مەزنابن. دیدارەکە هەروەک لە دووشمەکەی هاتوو بۆ نەبوونەوە و چاکسازی بۆ یەکخستنی ئایدیا ڕێخستنەوەی بۆ چوونەکانی یەکێتی بۆ پێنانە قۆناغێکی نوێ لە ئایندا دەستی بەکارەکانی لە سلێمانی کرد. لەبەردەم جەماوەری ئامادەبوو شاناز ئیبراهیم ئەحمەد کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرپەرشتیاری مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی وتارێکی پێشکەش کرد و تیایدا دیداری یەکێتی بە گرنگ وەسف کرد بۆ داڕشتنەوەی دیدگای نوێی یەکێتی لە کای سیاسی و حکومڕانی داهاتوودا. هەواڵانی خۆشەویست سڵاوتان دەبێت. خوشک و برایانی بەڕێز سڵاوی گەرمی هەواڵانەتان دەبێت. ئەمڕۆ پێکەوە لە دیداری سلێمانی لە شاری شاران کۆبووینەتەوە بۆ ئەوەی گوڵ و تینێکی یەکێتیانە بدەین بە دیداری یەکێتی و وەک هەمیشە سلێمانی حەیاتەکە بکەینەوە بە چەقی خەباتی ڕێکخراوەیی و جموجۆڵی جەماوەری. دیاردەی ناوازەی دیداری یەکێتی مۆدێلێکی هاوچەرخی کاری حیزبیە کە لە ڕێی گفتوگۆی هەواڵان پێکەوە ڕێگەچارەی نوێ و شێوازی نوێی کارڕێخستن و تێکۆشانی دامەزراوەیی دەڵاو بکات. وتەیەکی سەرۆک مام جەلال لە دیدارەکە بەبیر ئامادەبووان هێنرایەوە کە مام لە ڕابردوو ڕایگەیاندەبوو بەکاری پێکەوەی و خەباتی هاوبەش و ڕێزگرتن لە خەباتی یەکتر و پاراستنی زیاتری یەکێتی ڕیزەکان دەتوانین لەم قۆناغەی ئێستا سەرکەوتن بەدەست بهێنین. لەو ڕوانگەیەوە دیداری یەکێتی دەرگای گفتوگۆی ڕاو پێشنیار و ڕەخنەی کردەوە بەڕووی هەموو ئەندامان تا لە ڕێگەی 15 لیژنەوە خاڵەکان بکرێتە ڕاستپاردە و دواتر بکرێتە سیاسەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. داسیار محەممەد کەناڵی ئاسمانی کەرکووک.
سلێمانی. قوبات تاڵبانی سەرپەرشتیاری مەکتەبی سکرتارەتی سەرۆک مام جەلال دوای بەڕێوەچوونی دیداری یەکێتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنیدا ڕایگەیاند. دیداری یەکێتی دیدارێکە بۆ گەڕانەوەی فکر بۆ ناو ڕۆحی حیزبایەتی. وتیشی دیداری یەکێتی ڕۆحیەتێکی نوێ دەگەڕێنێتەوە بۆ ناو حیزبەکەمان تا بە سیاسەتێکی دروست و گونجاوی یەکێتیانە و سەردەمیانە یەکێتیەکەمان بەهێزتر بکەینەوە. ئەو یەکێتی مام جەلال بوو بە ڕۆحێکی نوێ دروستی بکەینەوە. قوبات تاڵبانی ڕاشیگەیاند دیداری یەکێتی تەواوکەری کۆنگرەی چوارەمی یەکێتی دەبێت. لە کۆنگرەکەدا گۆڕانکاری کرا، بەڵام ئەوەی لەوێ نەکراوە دەمانەوێت لە ڕێی دیداری یەکێتیەوە کا گۆڕانکاریە لە سیاسەت و پێداچوونەوە بە سیاسەتی یەکێتی هەڵسەنگاندن بکرێت کە سیاسەتی یەکێتی گونجاوە لەگەڵ سەردەمی ئەمڕۆ، بۆیە گفتوگۆ دەکرێت. ئەوەشی خستەڕ و دیداری یەکێتی ڕاستپاردەی دەبێت و ڕاستپاردەکانیش دەبێتە سیاسەتی یەکێتی و دەچەسپێندرێن و دەبێت سەرجەم ئۆرگانەکان و حەزب و ئێمە لەناو حکوومەت و پەرلەمانتاران و نوێنەرانی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگاکان پێوەی پابەند بین و بەو ڕاستپاردانەوە بینەوە مەیدان. لیژنەکانی دیداری یەکێتی کا بەپێی پسپۆڕی و تایبەتمەندی نوێنەرایەتی تەواوی ئۆرگان و سێکتەرە جیاوازەکان و چین و توێژەکانی کۆمەڵگە دەکەن پێکهێنران و دەستیان بە کارەکانیان کرد. ئەرکی لیژنەکان کۆکردنەوەی کۆی سەرنج و تێبینی و پێشنیارەکان و ئامادەکردنی راپۆرتە بۆ دیداری یەکێتی. بە ئەنجامدانی دیداری سلێمانی و چەمچەماڵی یەکێتی قۆناغی یەکەمی دیدارەکە کۆتایی هات. چەندین لیژنەی هەمەجۆر کە نوێنەرایەتی تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگە دەکەن بە ئامانجی ئامادەکردنی راپۆرت و سەرنج و پێشنیارەکان پێکهێنران. بە پرسیارێکی بەجێ بە دڵنیاییەوە بەندە سەرۆکایەتی لیژنەی دارایی و کارگێڕی حکومڕانی یەکەم لە دیداری یەکێتیدا بۆمان دەرکەوتۆ دوای گفتوگۆ لە ناوچە جیاوازەکانی کوردستان چەندین پێشنیاری جوان هەیە کادری یەکێتی غیرە یەکێتی بێلایەن بەشداریەکەن لەگەڵمانە دەوڵەمەندی دەکەن فکرەی جوانیان پێ بۆ حکومڕانی لەگەڵەوەن شەفافیەتی زیاتر هەبێت لە حکومڕانیدا یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم حکوومەتی هەرێمەیە شەریکە ڕوئیای یەکێتی بۆ حکومڕانی چۆنە بۆیە دیداری یەکێتی یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە بۆ چوون و بیرکردنەوەی یەکێتی بۆ حکومڕانی چۆن بێت دەوڵەمەندی دەکا پەرەی پێدا گرنگی پێدا بۆمان دەرکەوتووە زۆر پێشنیاری زۆر جوان پێشکەش کراوە لەگەڵەوە شەفافیە زیاتر بێ داهات عادلانەتر دابەش بکرێ بانک ئەکتیڤ بکرێ هەلی کار بۆ گەنجام دۆزرێتەوە بێکاری کەم کرێتەوە نەعەدالەتی کۆمەڵایەتی نەهێڵڕێ ئەمانە ئەبن بە دیدی یەکێتی بۆ حکومڕانی لە دیدارە گشتێک. کۆمەڵێک لیژان دروست بووە لەسەر ئاستی بڵین هەموو چین و توێژەکان کە پەیوەندی بە کۆمەڵانی خەڵکەوە هەبێ ئەم چین و توێژانە لەگەڵ ئەو کەسانی کە ئەندامن لەو چین و توێژانەیە ئەمڕۆ ئامادەکاری بۆ ئەوە ئاکرێ بۆ ئەوەی کە کۆبوونەوەی داهاتوو کۆبوونەوەیەک بێ لەسەر ئاستی اختصاص و لەسەر ئاخستی پسپۆڕی بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لە ڕێگای راپۆرتی لیژنەکانەوە زیاتر ڕۆبچێتە نێو ئێش و ئازارەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە و سیاسەتی خۆشی جارێکی دیکە لەسەر بنەمای خزمەتکردن دابڕێژێتەوە. ئەم دیداری یەکێتیەک تەواوکەری کۆنگرەی چواری نیشتیمانی کوردستانەوە ئێمە لەم کاتەدا کە هەرێمی کوردستان و عێراق و مابڵێن ناوچەکە بە دۆخێکی مابڵێن قەیراناوی داتیە پەڕێپێویستمان بۆیە بە زووترین کات خۆمان نوێکەینەوە ئەوەی کە پێداویستی بۆ ژیانی خەڵکی کوردستانە لە بەتایبەتی ئێمە لیژنەی دارایی و ئابوورین بتوانین زۆرترین پێشنیار و پلانێکی بەهێز و تۆکمە ئامادەکەین بۆی بتوانین بخەینە خزمەتی خەڵکی کوردستانەوە لەو قەیران ئابووری و دارایی ڕزگاریان کرد. لیژنەکەی ئێمە لیژنەی کەلتور و هونەر و سیاست و ڕۆشنبیری و ئاینەکانە لەم لیژنەیەدا ئێمە دەمانەوێت بیر و ڕاجیاوازەکان کۆبکەینەوە لە هەموو ئەو بوارانەی کە ئاماژەمان پێدا و بەیەکەوە بتوانین راپۆرتێکی گشتگیری باش پوختەیەک لە بیر و بۆچوونەکان کۆبکەینەوە ئامادەیان بکەین بۆ دیداری گشتی. دیداری یەکێتی وەک مۆدێلێکی نوێی سیاسی و تەواوکەری کۆنگرەی چوار لە قۆناغی کۆتایی نزیک دەبێتەوە کە دیدارەکە خۆ گونجاندنی یەکێتیە لەگەڵ واقعی سەردەمدا. هەردی عادل، کەناڵی کەرکووک، سلێمانی. کادر و پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان تاکید دەکەنەوە
دیداری یەکێتی گرنگە و دەرفەتێکە بۆ زیاتر برەودان بەکاری حزبی و ڕێکخراوەیی. لەو ڕێگەیەشەوە دەتوانرێت زیاتر گوێ بۆ داواکاری یەکێتیەکان و هاوڵاتیان بگیرێت. تاکیدیش دەکەنەوە دیداری یەکێتی دەبێتە هۆی خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان، چونکە ئەم دیدارە گۆنجاندنی یەکێتیە لەگەڵ واقعی سەردەم. ئەم دیدارە بۆ ئەوەیە ئەمانەوێ بزانین کادرانی یەکێتی یان خەڵکی کوردستان بۆ مەرحەلەی داهاتوو چی پێویستە، چی ئەوێ لە یەکێتی داواکاری چی هەیە لە یەکێتی. بۆیە بۆ ئەم دیدارە 14 لجنە دروست کراوە لە هەموو شارەکاندا، هەر لجنەیەکیان تایبەتە بە چینێکیان بە توێژێک. هەڵبەتە لە هەندێک شار لجنەکان بۆ لجنەکان ئەگۆڕێ بەپێی پێداویستی ئەو شارانە. ئەم لجنانە بۆ هەموو چینەکانە پیاداچوونەوە کات بە دید و ڕوئیای یەکێتی. داری چاکسازیە بۆ ئەوەی هەموو ئەو کەم و کوڕیانەی کە هەیە لە ناو حیزب، لە ناوخۆی حیزب، لە دەرەوەی حیزب، لە پەیوەندیەکانی حیزب و هەروەها لە پیاداچوونەوە بە کۆی هەموو ئەو شتانەی کە لە ناو ئۆرگانەکانی یەکێتی و لە دەرەوەی ئۆرگانەکان پەیوەندیەکانی لەگەڵ ناوخۆی یەکێتی خۆی، لەگەڵ ناوخۆی هەرێمی کوردستان، لەگەڵ عێراق، لەگەڵ دنیای دەرەوە جارێکی تر میکانیزمێکی تازە دروست بکرێ بۆ پیاداچوونەوە بە هەموو ئەوانە، بۆی بتوانین چاکسازیەکی نوێبوونەوەیکی نوێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست بکەین. توانین بڵێن کە یەکێک لە دەستکەوتە مێژوەکانی گەلی کورد دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە و دروستبوونی یەکێتی نیشتیمانی لە ئەزلەوە لەسەر بنەمای تێڕوانینی جیاواز و فکری جیاواز و ڕوئیای جیاواز دروست بووە. بۆیە گرنگە کە ئەم تێڕوانینی جیاواز و ئەم نوێبوونەوە بەردەوامە لە نێو یەکێتی و لە نێو ڕۆحی یەکێتیە درێژەی پێبین و زۆر گرنگە کە ئەم دیداری یەکێتیە تەنها لە چوارچەوەی نەزەریا نەمێنێتەوە ئەو کاری لیژنانی کە ئەنجامی دەن و ئەو دۆکومنتانی کە کۆکرێتەوە دواتر لە ئەرزی واقع و لە بواری عملیە بە تەواتی جێبەجێ بکرێت و بکرێت بە خزمەتی یەکێتی نیشتیمانی و ڕۆحێکی زیندوتر و بەهێزتر و بەتوانانتر بە گیانی یەکێتی نیشتیمانی ببەخشێت. دیداری یەکێتی مۆدێلێکی تازەی کاری سیاسیە لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جارە حزبێکی سیاسی دەتوانێت کە بەبێ جیاوازی و لەسەر ئاستی هەموو مەڵبەندەکانی بتوانێت ڕاو بۆ چوونی کادرەکانی خۆی ئەندام و لایەنگرەکانی خۆی بەبێ جیاوازی وەربگرێت. هەمووان ئەزانین بەپێی پەیڕۆ و ڕێنمایی حزبەکان نوخبەیەک دەچنە کۆنگرەی حزبەکان و سیاسەتی حزبەکە دادەڕێژن، بەڵام دیداری یەکێتی بۆ ئەم جارە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی هەموو مەڵبەندەکان هەموو کادرەکان کۆ دەکاتەوە و بەبێ جیاوازی سەرکردایەتی بی یاخود کادربی ئەندامی مەڵبەندبی ئەندامی کۆمیتەبی یاخود هیچ بلۆ پۆستێکرد نەبێ دەتوانن هەمووان پێکەوە لەسەر یەک مێز گفتوگۆ بکەن لەسەر ئەو بابەتیە دیاری کراوەی کە لە چوارچەوەی لیژنەکانە بۆیان دیاری کراوە بۆ داڕشتنی سیاسەتی یەکێتی. ئەمەش هەنگاوێکی زۆر گرنگە. دکتۆر عەزەت سابر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆکاری سەرەکی کەمبوونەوەی داهات لە سنووری پارێزگای سلێمانی و دواکەوتنی موچەی فەرمانبەرانی پارێزگاکە دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی بەشێکی زۆری کۆمپانیا و کارگە و مۆڵە گەورەکانی سلێمانی لە سلێمانی پارە پەیدا دەکەن و باج لە هەولێر دەدەن. پەیامێکیش دەنێرێت بۆ پارتی و پێیان دەڵێت بەسە ئیتر گەمارەدانی سلێمانی و بەرۆکی سلێمانی بەردەن. دکتۆر عەزەت سابر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆکاری نەمانی پارە لە بانکەکان و کەمی داهاتی سلێمانی و گرفتی دابەشکردنی موچە بە داتا ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت لەسەر بنەمای زانیاری و 2 کۆمنت 6 مانگ بە دوواداچوون. پەیامێک دەنێرم بۆ برادرانی پارتی و پێیان دەڵێم بەسە ئیتر گەمارۆدانی سلێمانی بەسە بەرۆکی سلێمانی بەردەن دەشڵێت ماوەی 6 مانگە پارتی بە بەرنامە دەست دەخاتە بیناقاقای سلێمانی بۆ چەند مەبەستێک. یەکێک لا مەبەستە سیاسیەکان کێشەی سەرۆک کۆمار و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە تا یاساکە وەک خۆی بمێنێ و یەک بازنەی هەڵبژاردن بێت و لە بەرژەوەندی پارتی بێت. دکتۆر عەزەت سابر لە میانەی گفتوگویەکی ڕۆژنامەوانیدا ڕوونیشی کردەوە دوای کۆنگرا یەکێتی تەکید لە لامەرکەزی دەکاتەوە لە بەرامبەردا پارتی بە فکرەی 2 ئیدارەی دەڵێت بڕۆ بە پارەی خۆت و داهاتی خۆت ئیدارەی خۆت بدە، ئەمەش وەک فشار. ئاماژەی بۆ ئەوەش کرد بە بەرنامە و پلان داهاتی سلێمانی کەم کراوەتەوە. بنمونە سلێمانی 400 ملیار دیناری پێویستە کە 360 ملیار دیناری بۆ موچەیە،
بەڵام پارتی دەڵێت 275 ملیاری لە پارەی نەوت و ئەو پارێشی لە بەغاوە دێت دەیدەینە سلێمانی و خۆشتان 125 ملیار دینار پەیدا بکەن تا 400 ملیار دینارەکە پڕ بکرێتەوە. ئاشکراشی کرد ئەوە 3 مانگە داهاتی نانەوتی سلێمانی هەر مانگێک نزیکەی 100 ملیار دینار بووە، پارتیش 275 ملیاری ناردووە، بەمەش 25 ملیار کورتی هێناوە. ڕوونیشی کردەوە پلانێکی تری پارتی ئەوەیە کە گەورە بازدەران هەیە لە کوردستان، فەرمانگەیەکیان بۆ کراوەتەوە و بەڕێوەبەرایەتیەکەیان لە هەولێرە. کۆمپانیای چیمەنتۆی ماس گەورەترین کۆمپانیای چیمەنتۆیە، کارگەی ئاسنی ماس، ماجدی مۆڵ، فامیلی مۆڵ، وێزگەی کارەبای چەمچەماڵ داهات و قازانج لە سلێمانی کۆ دەکەنەوە، بەڵام لە هەولێر باز دەدەن. ئەمە پیلانە. هەروەها بە خاوەن کۆمپانیەکان دەوترێت وەرنە هەولێر باز بدەن، کار ئاسانیتان بۆ دەکرێت. لەبارەی پرسی غازیشەوە ڕایگەیاند یەکێتی دەڵێت با یەکەم جار پێویستی ناوخۆ لە غاز پڕ بێتەوە، دواتر بفرۆشرێت تا پێویستی غازی هەرێم پڕ بێتەوە، دواتر بدرێتە بەغدا و داهاتەکەشی دابەش بکاتەوە بەسەرماندا، یاخود بە هەر وڵاتێک بیفرۆشێت بە ئاگاداری بەغدا. تەکیدشی کردەوە پارتی ناتوانێت غاز بە دڵی خۆی با وڵاتانی دەرەوە بفرۆشێت. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بە بەڵگا سزادانی سلێمانی ئاشکرا کرد و ڕایگەیاند 78 ملیار دینار کات دەبوو بە کاش بدرێتە سلێمانی، حکوومەت قەرزی کۆنی پێدەداتەوە. زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە بەڵگەوە سزادانی سلێمانی ئاشکرا دەکات و ڕایگەیاند بڕی 78 ملیار لە داهاتی سلێمانی کە دەبوو بە کاش بدرێتە بانکەکانی سلێمانی بۆ تەواوکاری موچە، بەڵام حکوومەت بە داهاتی سلێمانی قەرزی کۆنی خۆی پێ تەسفیە دەکات. ئاماژەی بەوەش کردووە حکوومەت تەنیا چەکەکە بۆ بانکەکان دەنێرێت و دەشڵێت ئەوە بەڵگەیە کە دەتانەوێت سلێمانی سزا بدەن. وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم ڕەزامەندی لەسەر خەرجکردنی قەرزی کرێی خوێندن و دەرماڵەی هاتوچۆ و نیشتەجێبوونی کچ و کوڕی شەهیدان لە سنووری پارێزگای کەرکووک دەردەبڕێت. خەلیل ڕەحیم بەڕێوەبەری کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی کەرکووک پێی ڕاگەیاندین عەبدوڵڵا حاجی مەحموود وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی هەرێم واژووی لەسەر فەرمانی خەرجکردنی قەرزی کرێی خوێندن و دەرماڵی هاتوچۆ و نیشتەجێبوونی کچ و کوڕی شەهیدان لە سنووری پارێزگای کەرکووک بۆ خوێندنی ساڵی 2018 بۆ 2019 و ساڵانی پێشتر کردووە. بەڵێ بەڕزان هەر سەبارەت بەم هەواڵەوەک دەزانین کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەلایەن وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراوانەوە ڕەزامەندی داوە لەسەر خەرجکردنی دەرماڵەی خوێندکاران و ئەو کچ و کوڕانەیەکەوە بڵێن تایبەتن بە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان ئەوانەی کەوا لە دەرەوە شاری کەرکووک نیشتەجێبوون و لەلایەن وەزیری کاروباری شەهید و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمەوە بڕیاری لەسەر دراوەکەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆی بزانین کام بڕیارە چۆن دەچێت یاخود کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر دەکەن. خەلیل ڕەحیم بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوانی کەرکووک کە لە ستودیۆ لەگەڵم ئامادەیە. سڵاو لێبێم کاتت باش، سپاس بەخێربیت. دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئەم بڕیارەی بڵێ وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوە سەبارەت بە خوێندکارانە کە لە شاری کەرکووکن چۆن بوو و ئەگەر بکرێ ڕوونکردنەوەیەکمان بۆ دێ لەسەر بڕیارەکان. سەرەتا سەری ڕێز و نێوازێژ بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان و سڵاو لە کەس و کارە سەربەرزەکانیان. زۆر دەستان خۆش بێ بۆ بانگێشتەکەتان. بەڕاستی دەستپێکردنی ئەو دابشکردنی کرێی خوێندنی کچ و کوڕ و خێزانی شەهید شەهیدی سەنگەر و ئەنفالکراوان ئەمە لە دوای ئەوە دێ کە لە ساڵی 2020 لە کۆتایی ساڵی 2020 ڕەزامەندی درا لەسەر پێدانی پارەی ئەو خوێندنی 2019 و هەروەها 2017
2010 ئەوانەی کەما بوون وەجبەی دووەمیان پێلین و هەروەها ئەوانەی واتە لە ساڵانی پێشەوە هەتاوەکو 2010 بۆ 2009 بەڵێ ئەوانەی کە متەفەریقە ئەوانەی کە لەو ساڵەیە هێنابوویان لەگەڵ ساڵی 2010 ئێمە لە کەرکووک ڕاستی 163 خوێندکار و قوتابیمانە بوو کە لە زانکۆ و پەیمانگا و خوێندنگەکانی حکومی و ئەهلی خوێندویانە جگە لە زانکۆی قەڵەم و کتاب کە لە هەوڵین بۆ ئەوەی زانکۆی قەڵەم و کتابش ئەم 163 خوێندکارە دابش بووە بەسەر ئەوەی 2010 2019 116 خوێندکار و قوتابیە و ساڵی 2017 حەوت خوێندکار و قوتابیە و ساڵی 2016 بەرەو خوار ینی تا سیانزە چواردەی تەیە چەند ساڵێکە ئەوە چل خوێندکار و قوتابیە واتە داتاکانتان ئاشکرا کردو بەپی ئەو داتانە بڵێن چەند خوێندکار لە شاری کەرکووکە هەیە چەند خوێندکار سودمەدە هەمویان سودمەدە بن لی بەڵێ بەپی یاسا و بەپی یاسا و ڕێنمایە دارایی و کاژێڕەکان ئەو کەسانەی کەوا وەسڵ ئەسڵەکانیان هەیە ئەوانەی کەەوە پێداویستەکانیان کاملە هیچ کەم و کورتیەکی نییە و کچ و کوڕ و خێزانی شەهیدە شەهید و ئەنفال کراو شەهیدی سەنگەر و ئەنفال کراو هیچ کێشەی نییە و هەمویان ئەم بڕیارە تایبەتە بەس بە کچ و بڵێن کوڕی شەهیدی ئەنفال یا خۆت ئەوانەی ترش دەگرێتەوە ئەم بڕیارانە تایبەتە ئەمە بۆ خۆی یاسای و ئیمتیازاتە ینی ئیمتیازاتە تەنها ئیمتیازی خوێندن تەنها بۆ کچ و کوڕ و خێزانی شەهید لە پێشواوا بوو بەڵام لە 2021ەوە دەها خێزانی شەهید کە شووی نەکرد بێتەوە ئەیگرێتەوە ینی تەنها سێفی ئەیە کچ کوڕ خێزانی شەهید ئەگە شووی نەکرد بێ بەڵێ ئەم بڕیارە کە ڕەزامەندی لەسەر دراوە بڕیارە کەی بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ چۆتە بواری جێبەجێکردن ئەمڕۆ زۆر سپاسی جەنابی وەزیری شەیدان کابڵای حەج مەحموود کە ڕەزامەندی و فەرمانی وەزاری دەرکرد لە سەر سەرفکردنی و تەنانەت بەدەستی خۆم چەکی ئەو پارەیەم تەسلیمی بانقی فدرال کردووە کە ئینشاءڵڵا و مژدەیەکە دەما ئەو کچ و کوڕ و خێزانی شەیدانە و داوای لێبوردنشیان دەکەین کە پارەکانیان دواکەوتووە ماوەی 4 ساڵ بەڵام ئەمە وەزعی دارایی و ئەوەی هەرێمی کوردستانە کە ئینشاءڵڵا دوای جەژن مباشرەتەن دوای تەواوکردنی ئەو ڕێنمایە کاژێڕ و دارایانە یەکسەر ئێمە خۆمان بانگشتیانەکەین و چەکەکانیان دەنی و ئەچن لە بانقی فدرال پارەکانیان ئەگەر ئەو پارەیان بۆ خەرج بکرێت هیچ چەند ساڵیان بۆ خەرجەکرێت ئەو پارەیە وەکوتم 116 هی 19 خوێندکار و قوتابی و حەوت خوێندکار و قوتابی کە لە ساڵی 17 بەس ئەو حەوت کەسەما بوو هێناویانە متەفەریقەن و چل خوێندکار و قوتابیمەیە لە سیانزە چواردە 15 هەمووی بەسەرێکەوە ئەدرێ قوتابیەک ئەگەر هی 3 ساڵشی هەبێ یا 3 ساڵەکەی بۆ سەرفەکەین تەنها یەک لەم ڕێنماییە و ڕەزامەندیە تازەیە لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە تەبعاً لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە هەموو خوێندکارێک تەنها لە کرێی خوێندنەکەی لە 125 لێ ئەبڵێت یعنی ئەو فەرمانە لە ئەنجومەنی وەزیران وەردەچووە بەڵام دواکەوتووە بە سوپاس بۆخوا لە ئەخیرا فەرمانمان پێی دەرکردووە و جەنابی وەزیر ڕەزامەندی داوە و وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران یعنی ئێمە بۆ ئەم ڕەزامەندیە دووهەمین جارە ڕەزامەندی لەسەر ئەم خەرجکردنی ئەم پارەیە ئەم من هەیە خودم خزمەتکردنا کە بۆ شەهیدان یاخود کچ و کوڕی شەهید تەرخان کراوە ئەمە کاتی ئەم بڕیارە یاخود بەردەوام دەبێت بۆ ساڵانی تریش نا ئەمە بەردەوامە یعنی ئەمە لە پێشوشە هەبوو بەڵێ ینی لە سیانسە چواردە لە 15 ئەمانە هەمووی وای گیراوە ئەمانی کە ئێستا وەریان نەگردووە ئەو متەفەریقانە جگە لە 19 ئەوانە خۆیان مەسەن خەڵکەیە خۆی وەسڵەکانی نێناوە خۆی نەیزانیوە بڕیارەکە ئەجینا ئەمە تازە نییە حکوومەتی هەرێم ئەم پارەی هەسەر کردووە لە پێشوشە بەڵام دواکەوتوینە یعنی دواکەوتووە بەس ئێمە نین کە دواکەوتون ئێمە تەنها لەم ڕەزامەندیە تقریبەن ساڵێکە دواکەوتوین بەڵام لە هەرێمی کوردستانش
کچ و کوڕ و خێزانی شەهید تەنها پارەی 19 وەرگردووە لەوێ وەرگردنەکەی جیاوازە لەو شێوەی ئێمە ئەوان لەوێ لە زانکۆیەک وەرێک ژیرێ تەنها پشگیریەک لە بەڕێوەبەرایەتی گشتیە مەسەن هەولێر بێت دووهۆک بێت سلێمانی بێت گەرمیان بێت تەنها نووسراوێک ئەبات دا ئەو پەیوەندی بە پارەوە نییە پارە نادا بەڵام بەداخەوە ئێمە بەهۆی ئەوەی لە ناوچە کێشە لە سەرەکانین ئەم زانکۆیانە لەگەڵ هەرێمی کوردستانە ڕەبتی مباشریان نییە پارە لەو خوێندکارانە وەرەگرن دواتر ئێمە پارەی ئەو خوێندکارانە دەینەوە بەڵام ئەو پەیمانگایانەی کە سەر بە هەرێمن چەند پەیمانگایەکمانەیە ئێمە لێرە بە سوپاسەوە زۆر سوپاسیانەکەین ئێمە سەبریان کردووە لە سەرمان و ڕێزی ئەو مناڵی شەیدەکانشیان کردووە کە لەوێ خوێندکارن 4 ساڵە پارەی خوێندیان دەداوە خوێندنی ئەهلیە سەبارەت بەوانە چی ئەکرێ ئەوانەی بڵێن ئەو کچ و کوڕانەی کەوا تایبەتن بە کەس و کاری بڵێن شەید و ئەنفالکراوان لە زانکۆ ئەهلیەکان دەخوێنن هیچ کراوە بۆ ئەوان بۆ زانکۆ ئەهلیەکان بۆ پەیمانگاوەکو پێتم وت پەیمانگای ئەهلی لە کەرکووکە چەند پەیمانگایەکمانەیە سەر بە هەرێمی کوردستانە هیچ کێشەمان نییە ئەسڵەن ئێمە پارەشیان نادەینێ مناڵی شەیدەکەش پاریان ناداتێ کە ئەم ڕەزامەندیە هاتووە ئێستا پارەیان نەدەمێت یعنی 4 ساڵە ئەو پەیمانگایە دەستی ئەو مناڵی شەیدادا وە پێتم وت من لێرە زۆر سوپاسی ڕاگر و هەموو مامۆستایانی ئەو پەیمانگایانەی کە سەر بە هەرێمن لە شاری کەرکووکە و خۆڕاگر بوونە ڕێزیان لە کەسوکاری شەیدان گردووە و پارەی 19 پێ نەدراوە کە ئێستا 22 ینی 4 ساڵێتی ئەو تەلەبەیە تا ئێستا پارەی یەکەم قۆناغی نەداوە بەڵام ئەوان سەبریان گردووە لە ئێستا ئێمە ئەوانەی کەوا موافقەیانەیەوە لەوێ خوێنن پارەکانیان نەدەینەوە چگە لەم بڕیارە کە تایبەتە بە خوێندکاران پێداویستی و کەم و کوڕەکانی شەیدان و ئەنفالکراوان چی بۆ ئەوانە دەکرێت ئەمە ئاماژەیەک بۆ بکەم ینی جگە لە کری خوێندنەکانیان ئەم خوێندکارانە کری هاتوچوو و نیشتە جێبوونیشیانەیە ئەنی ئەوانەی چکو ئەم خوێندکارانە هەمووی کەرکووچی نییە ئێمە خوێندکارمانەیە لە دەرەوەی کەرکوو خوێندکارمانەیە خەڵکی هەولێرە خوێندکارمانەیە خەڵکی سلێمانیە خوێندکارمانەیە خەڵکی گەرمیانە خەڵکی شارە زوورە خەڵکی دەرەوەی هەولێرە ئەو خوێندکارانەش کە لە زانکۆی کەرکووکە خوێنن وە کچ و کوڕ و خێزانی شەهیدن ئەوانەش ئەگرێتەوە جاوانە دەرماڵەی هاتوچوو و نیشتە جێبوونشیان بۆ سەرفەکرێ دەرماڵەی نیشتە جێبوون و هاتوچۆکەشیان پێدرێت بەڵێ سەبارەت بۆ خوێندکارانەی کە لە دەرەوەی شار هیچ چیان بۆ ئەکرێت ئەوانەی کە لە دەرەوەی شارن بڵێن خەڵکی کەرکووکن بەڵام لە زانکۆکانی دەرەوە چی بۆ ئەوانە ئەکرێت خەڵکی کەرکووک بێ و لە زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ نمونە بڵێنێ هەموو شتێکی ئەوانەی کە کچ و کوڕ و خێزانی شەیدی سەنگەر و ئەنفال کراوە وەکەوەی کە پێتم لە کوردستان کە ئەخوێنێ یەک نووسراو ئەبات لە بەڕێوەداتی گشتی سلێمانیەوە بۆ نمونە لە زانکۆی سلێمانیە لە زانکۆی ئەمریکیە خوێنێ یەک نووسراوی بەڕێوەداتی گشتی سلێمانیە بە تەسلیمیەکە ئیتر ئەو عیلاقەی بە پارەوە نییە بەڵێ واتە ئەو بڕەپارەیە بەشی پێداویستیەکانی خوێندکاران دەکات کەوا دانراوە ئێمە بلین ئێمە پارەی خوێندنەکەی دین پارەی ئەو پارەی کە ئەم زانکۆ بۆ نمونە لە زانکۆی کەرکووک بە چەندە خوێنێ 1,200,000 ئێمە ئەو 1,200,000 ئەدەینەوە بەڵام ئەمساڵ لە 125 لێ دەبڵێ ئەوش بۆ 19 لەوەیە ساڵێکی تر ڕێنمایەکە بەو شێوەیە نەبێ ینی لەوەیە بۆ 1920 ڕێنمایەکە بەو جۆرە نەبێ بەڵێ دەستە خۆش بێ خەلیل ڕەحیم بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی شەیدان و ئەنفالکراوان لە کەرکووک سپاس کە لەم گەشتی هەواڵ لەگەڵمان بووی لە بەغدا پشکنینی DNA بۆ ناسینەوەی ڕووپاتی ئەنفالکراوەکان دەکرێت لەوبارەیەوە دەستگای شەیدانی عێراق لە ڕاگەیاندراوێکدا ڕوونی کردوێتەوە بۆ ناسینەوەی تەرمی ئەو ئەنفالکراوانی ڕووپاتەکانیان لا پزیشکی دادی بەغدایە بڕیارە سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوان وەربگرێت بۆ ناسینەوەی ڕووپاتەکان ڕاشیگەیاندووە کەسوکاری ئەنفالکراوان سەردانی فەرمانگەی کاروباری گۆڕە بە کۆمەڵەکان دەکەن لا گۆڕەپانی ئەندەلوس لە شاری بەغدا بۆ پڕکردنەوەی زانیاری وەرگرتنی سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوان بە ئامانجی ناسینەوەی ڕووپاتەکان ئەوەش لە کاتێکدایە لە مانگی تەمموزی ساڵی 2019 چەند گۆڕێکی بە کۆمەڵ لە سەماوات دۆزرانەوە کە ڕووپاتی 171 کەسی ئەنفالکراوی تێدا بوو بە مەبەستی پشکنینی DNA ڕەوانەی پزیشکی دادی بەغدا کران
بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە لە شاری کەرکووک 4 کەس گیانیان لەدەستدا. ئەمڕۆ لە ئاگەڕێکی ئاسکەری شاری کەرکووک ڕووداوێکی هاتوچۆ لە نێوان 2 ئۆتۆمبیلدا ڕوویداوە و بەهۆیەوە 4 کەس گیانیان لەدەستداوە کە هەر چوارێن ئەندامی یەک خێزانن. سەرچاوکی پزیشکی ڕایگەیان 2 لە قوربانیەکان منداڵن و سەرجەمیان بۆ پزیشکی دادی گواستراونەتەوە. بە پێی وتەی شایەدە حاڵەکان ڕووداوەکە بەهۆی تیژڕەوی و لە دەستدانی کۆنتڕۆڵ بووە و لە نزیک پردی گەڕەکی ئاسکەری شاری کەرکووک ڕووی داوە. ساڵانە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ ژمارێکی زۆر هاوڵاتیان دەبنە قوربانی و شارەزایانیش پێیان وایە تیژڕەوی و خراپی ڕێگاوبانەکان هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆن لە عێراق. تیمی نیولایڤی پزیشکی با هەماهەنگی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی کارنەڤاڵی پێکەوە دەتوانین هاوکاری زیاتر لە 100 منداڵی بێسەرپەرش دەکات. هاوکاریەکانیش خۆی لە پێدانی سەبەتەی خۆراک و هاوکاری پزیشکی و یاری و چالاکی جۆراوجۆر دەبینێتەوە. ئاهەنگ و کەیفخۆشی زیاتر لە 100 منداڵی بێباوکە کە بانگەشت کراون بۆ چالاکیەکانی کارنەڤاڵی پێکەوە دەتوانین. تیمی نیولایڤی پزیشکی چەند خزمەتگوزاریەک لەوانە پشکنینی ددان و خوانی بەربانگ و دابەشکردنی سەبەتەی خۆراک و چەندین چالاکی تر پێشکەش بە منداڵە بێباوکەکان دەکات. پێک هاتبوو لە کۆمەڵێک پشکنینی پزیشکی بێ بەرامبەر لەگەڵ پێداویستی دەرمانەکان بە هەمان شێوە بێ بەرامبەر لەگەڵ فتارێکی جەماعی تاکو وەسکن لە بین خێزانی خۆیانن و کۆمەڵێک جەژنانە و دیاریش بەخشیمانە بۆ مناڵە نازدارەکانمان. ئەمڕۆکە هاتوین بەشدارین لەم کەرنەڤاڵە قەشەنگ و جوانە و سپاسی تیمی نیولایڤەکەین کە ئێمەشیان بان کرد و کۆمەڵێ باش لە مناڵە نازدارەکانمان هێناوە بۆیرە بۆی بەشدار بن لەم کەرنەڤاڵە. بەڕاستی ئەمە کەرنەڤاڵێکە بۆ دڵخۆشکردنی مناڵان و ئەم شارە شاری کەرکووک زۆر پێویستی بەوەیە کە بتوانین لەم جۆرە چالاکیانە دووبارە و سێبارە بێتەوە لە بەرەوەی ضرورەتی ئەمڕۆیە بۆ ئەم مناڵانە. ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئەرکی هەمیشەیان پاڵپشتی ئەم چالاکیان کرد و هیوایان خواست کاری گەورەتر ئەنجام بدەن بۆ ئەوەی دڵی منداڵانی بێدایک و باو خۆش بکەن. ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکانیش هیچیشین لەوانەیە کە سپۆنسەری ئەم چالاکیەمان کردووە و هانی ئەم جۆرە چالاکیە دەین لە کەرکووک پێویستی بەوەیە کە منەتەوەکان بەیەکەوە خاستن گەنجەکانمان کە بتوانن ئێستا لێرە گەر سەیریان کەی تورکمانی تایە عەرەبی تایە کوردی تایە بەڕاستی چالاکیی جوانە بۆ خزمەتکردنی ئەم شارە. وەکەوەی کە ئاگادار بووین کە کۆمەڵێک مناڵی بێباوک لێرە دیاریان پێدرێ و خوانێکیان بۆ ئامادەکراوە پێمان خۆش بوو نمایشەشانەکە لێرە پێشکەشکەین. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە شاری کەرکووک چەندین چالاکی خێرخوازی ئەنجام دەدرێت و داواش دەکرێت حکوومەت گرنگی زیاتر بدات بە کەسانی کەم دەرامەت. سەرمەد سەباح، کەناڵی کەرکووک. بەبوونی نزیکبوونەوەی یەکی ئایاری جژنی جیهانی کرێکاران کۆمیتەیەکی ئایاری حزبی شیوعی کوردستان ڕێپێوانێکیان ڕێکخست بە مەبەستی پشتگیریکردن لە داوای کرێکاران و باشترکردنی بژێوی ژیانیان و هەوڵدان بۆ دەستەبەرکردنی مافەکانیان. لە ڕێپێوانەکەدا یاداشتێکیان ئاڕاستەی سەرۆکاتی کۆمار و ئەنجومەنی وەزیران کرد کە ژمارەیەک داواکاری لە خۆ دەگرت بۆ باشترکردنی دۆخی کرێکاران. ئێمە وەک نزیک بوونەوە لە ڕۆژی جیهانی کرێکاران کە دەکاتەیەکی ئایارەم گردبوونەوەیمان ئەنجام داوە بۆ ئەوی کۆمەڵێک داواکاری پێشکەش بە دەسەڵاتی دەوڵەتی عێراقی بکە. داواکاریەکانمان بریتین لەو داوایانەی کە چینی زەحمەت کێشان و کرێکارانی ئەم وڵاتە هەیەە. داواکانمان بریتین لە باشکردنی ژیانی کرێکاران، یەکساندنی هەلی کاری گونجاو بۆ کرێکاران، باشکردنی ئوجوری یان کرێی ڕۆژانەی کرێکاران و هەڵوشاندنەوەی ئەو یاسایانەی کە لە زمانی حزبی بەحسەوە بۆ کرێکاران دانراون و دیارترینیشیان مادەی 150 ساڵی 1970 کە پێویستە بە زووترین کات هەڵبوەشێتەوە. ئێستاش ئاماژە بە سەردێڕی دووەم دەکەین. تانکەرێکی ستەمەنی لە نێو تونێلی دەربەندی خان گڕ دەگرێت و بەهۆی ژمارەیەک ئۆتۆمبیلی دیکە دەسووتێن و زیانی مادی زۆریشی لێ دەکەوێتەوە.
نوری مالکی سەرۆکیا و پەیمانی دەوڵەتی یاسا ڕای دەگەێنێت چارچەوەی هەماهەنگی پرۆژێکی مەترسیداری لە عێراق ڕاگرت. تەندروستی گیانی ئاشکرای دەکات بەهۆی نەکوتانەوە نەخۆشی سوورێژە لە نێو منداڵان بە ڕێژەی 79% زیادی کردووە. بە مەبەستی هاوکاری و هەماهەنگی زیاتری هەردوو لەسەر داوای فەرماندەی ئۆپراسیۆنەکانی خورمات و کۆبوونەوەی هاوبەشی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی خورمات و هێزەکانی بەرپەرزدانەوەی خێرا بەڕێوەچوو. جەمال وارانی فەرماندەی لیوای 144 هێزەکانی پێشمەرگە لە ناوچەی داودا بە کەناڵی کەرکۆکی ڕاگەیاند لەسەر داوای فەرماندەی ئۆپراسیۆنەکانی خورمات و ئەمڕۆ هەرێک لە فەرماندەکانی لیوای 144 و لیوای حەفدەی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنەکانی خورمات و هێزەکانی بەرپەرزدانەوەی خێرا کۆبوونەوە. وتیشی مەباس لەم کۆبوونەوەیە هاوکاری و هەماهەنگی زیاتری نێوان هەردوولایە بۆ پاراستنی ئامنیەتی ناوچەکانی نێوان هەردوولا و تێگەیشتن و بیرروڕاگۆڕینەوەی باشیش لە نێوانماندا دروست بووە. تانکەرێکی سوتەمەنی لە نێو تونێلی دەربەندیخان وەرگەڕا و سوتا. ڕووداوەکە زیانەی مادی زۆری لێکەوتەوە و تیمەکانی ئاگرکوژێنەوەش توانیویان ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. تانکەرێکی سوتەمەنی کە نەفتاوی هەڵگرتووە لە ناو تونێلی دەربەندیخان وەرگەڕاوە و بەهۆی ڕژانی نەفتاوەکەوە ئاگری گرتووە و سوتاوە و بەهۆی بەهێزی ئەو ئاگرەوە کە لە ناو تونێلەکەدا کەوتوەتەوە 6 ئۆتۆمبیلی تر سوتاون کە ئۆتۆمبیلی بار هەڵگر و تایبەت و پاس بوون. ڕووداوەکەش برینداربوونی 3 کەسی بەسووکی لێکەوتەوە و چارەسەری پێویستیان بۆ ئەنجام براوە. تیمەکانی بەرگری شارستانیش کۆنتڕۆڵی ئاگرەکەیان کرد. هاوکات سلێمان محەممەد قایمقامی دەربەندیخان ڕایگەاند لە ڕووداوەکەدا زیانی مادی زۆر هەیە و چەندین ئۆتۆمبیل سوتاون. زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر ڕای دەگەێنن قەرەبووکردنەوەیان لەلایەن حکوومەتەوە وەک پێویست نەبووە. ڕاشی دەگەێنن ئەو زەرەر و زیانانەی بەریان کەوتووە بەراورد بەو قەرەبووی وەریان گرتووە بەپێی پێویست نییە. داواکاریش بوون پێداچوونەوە با بڕی قەرەبووکردنەوەکەیان بکرێت. دوای ئەو زەرەر و زیانە زۆرەی لافاوەکەی هەولێر بەر هاوڵاتیان کەوت حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا قەرەبووی زیان لێکەوتوانی لافاوەکە بکاتەوە و لەگەڵ کۆمەکی بەشێک لە خێرخوازان ئەو لافاوە زەرێکی زۆری لێدان بیدایەتی کە هات ئەلێرە ئەم بەستە پڕ بوو بۆ بەڕاستی قەمیش پێشی گرت و ئاوەکە لە سەرەتا ئەلێرە تەقی ئەم بربەستی ڕوخاند و ڕووی لە ماڵی بە تایبەتی ئەم ماڵانە زۆر قوڕا و لافاوە زۆر هاتە ماڵەوە فوزەتیش بوو فریا هیچ نەکەوتین زەرێکی زۆرمان لێکەوتو ئێمە ئەو ئەشای کارەبایەتمان هەمووی سوتا بەڕاستی قاتی خوارێمان. زەرەرمەندان و زیان لێکەوتوانیش ئاماژە بۆ ئەوە دەکەن یارمەتی و قەرەبووکردنەوەکە وەک پێویست نەبووە و ئەوان لە ماڵەکانیان دوای لافاوەکە هیچی تیان نەماوە. قەرەبوو لە ماوەی قەرەبوو کرایەوە بەڕاستی بەس قەرەبووەکە بەو شێوەیە نیە. قەرەبووەکەم بخۆم دەوری لەوانەیە دەوری هەفتاوە لە زەرم لێکەوتەوە بە سیارەوە من لەبەر دوو سیارەمە بوو سیارەکان لێرە بۆ هەر ئاوبردی ڕۆژ ئەوە فرۆشتمەوە بخواستی یەگۆرەکە بەس لەوە زەرەرم کرد. سیارەکەی گەشتم ئەم پیکابە بوو لە حوشە بوو ئاو نەیبێت بەس حەچی بۆڵبەرین هەیە لە جانی گۆڕیم ینی دەوری هەفتاوە لەقە زیاتر زەرەرم لێکەوت ملیۆنێک وەرگرتەوە تا ئێستا. داواکاریم ئەوەیە ئەو لێژنەیە بە دوواداچوونی ڕێک و پێک بکەن ئەوانەی سیارەکانیان زەرری لێکەوتووە قەرەبووی باش بکرێنەوە ئەوانەی زەرری لێ نەکەوتووە فەرقێکی هەبیتن ینی فەرقشی دەبی بە جۆرەوەی ماڵەکان. لە ئەنجامی زنجیرە لافاوەکانی شاری هەولێر زیانی مادی و گیانیشی لێکەوتەوە و هاوڵاتیانیش داوا دەکەن سیستەمی ئاوەڕۆی هەولێر باش بکرێت و جارێکی تر کارەساتی لەم شێوەیە ڕوونەدات. قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر. لە بەرامبەر لەشکرکێشی و بەردومانی بەردەوامی سوپای تورکیا بۆ سەرخاک یارێمی کوردستان چالاکوانانی شاری کۆیا گردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا و چەندین وتار خوێندرانەوە. لەو گردبوونەوەیەدا داواکرا سنوورێک بۆ ئۆپراسیۆن و بەردومانەکانی تورکیا دابنرێت و هیچ لایەنێکی نێوخۆیش ڕێگە خۆشکار نەبێت بۆ ئەو بەردومانانە. دژی لەشکرکێشی سوپای تورکیا لێرە کۆبوونێتەوە
من دەمەوێت بەو دەقە شعریەی خۆم دەست پێکەم کە ڕێک بۆ ئەمڕۆ دەگونجێەوە هەڵبەتە لە گربوونەوەکەشدا خوێندرایەوە کە دەڵێ بێغیرەت و بێڕەوشتن ئەوانەی بۆ داگیرکەران دەرگاکانیان لەسەر پشتن. ئەوەی جێگەی داخە کە بەشێک کەمینەیەک لە هاوخوێن و هاو نەتەوەی خۆمان کە بە بەردەوامی دەستگیرۆیی سوپای بێگانە دەکەن بۆ سەر خاچی هەرێمی کوردستان. ئەمڕۆ بەشێک لە چالاکوانان و هاونیشتمانە لە شاری کوێ گربنوویشتە ڕێساندەر ئەنجامدا بۆ دژی لە شتێکی و داگیرکاری خاچی هەرێمی کوردستان لەەن وڵاتی تورکیاوە ئاواز لە گربوونەکەەوە بوو کە ئێمەش گەلی کورداوا بکەین بەسە داگیرکاری و خاکەمان بەسە داگیرکاری نیشتیمانەکەمان پێویستەوە داواکارین کە کوردیش بخۆی گەلێکی ئازاد بێ و نیشتمانێکی ئازادی هەبێن بۆەوەی کە ئەمە ساڵ 2022 ینی تاکوکەیەک گەلی کورد بە لێژێر چەمسانەوە باێژە داگیرکاری لێژێر تۆ بۆ تیارابێت. نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا دووپاتی دەکاتەوە. چارچەوەی هەماهەنگی پرۆژێکی مەترسیداری لە عێراق ڕاگرتووە. سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ڕۆنیشی کردەوە. پرۆسەی سیاسی عێراق لە ڕابردوودا بەو شێوەزەقی ئێستا دەستێوەردانی تێدا نەکراوە و دەستێوەردانی هەرێمایەتی لە ئێستادا بۆ فەرمانکردن گۆڕاوە. مالکی ئاماژەی بەوەش کرد. درێژکردنەوەی حکوومەتەکەی مستەفا کازمی ڕاگەاندنی مەرگی پارلەمان و دەستوری عێراق و هیچ کەسێکیش زاتیەوە ناکات تەمەنی ئەم حکوومەتە درێژ بکاتەوە. دەشڵێت تۆکو چوارچەوەی هەماهەنگی سەرکەوتوو بوونە بەو پێی توانیویانە پرۆژێکی مەترسیدار ڕابگرن و لە ئێستادا عێراق ڕوبەڕووی پرۆژێکی نێودەوڵەتی دەبێتەوە و لە ڕۆژەوە زانیاری وردی لەبەردەستدایە. لەبارەی بردومان و ئۆپراسیۆنەکانی تورکیاش مالکی ڕایگەاند کورد توانای ڕوبەڕووبوونەوەی تورکیا و پەکەکەی نییە. تورکیاش کێشە سیاسیەکانی لە عێراق قۆستووەتەوە. تەندروستی جیهانی ئاشکرای دەکات توشبوون بە نەخۆشی سوورێژە لە نێو منداڵاندا لە ماوەی 2 مانگی ڕابردوودا بە ڕێژەی نزیکەی لە 180 بەرز بووەتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە لە 2 مانگی یەکەمی ئەم ساڵ توشبوونی منداڵان بە سوورێژە بە ڕێژەی لە 179 بەرزبوونەوەی بەخۆبینیوە. هاوکات بەڕێوەبەری گشتی یونیسف ڕایگەیاندووە سوورێژە تەنیا نەخۆشی و پەتایەکی مەترسیدار نییە، بەڵکو نیشانەی بوونی کەلێنێکی گەورەیە لە ڕووی پێدانی ڤاکسینەکان لەسەر ئاستی جیهان. ڕوونیشی کردوێتەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕێوشوێنەکانی پێدانی ڤاکسینەکانی ڕاگیرا بوو، بۆیە دەبێت لە ئێستا بەدواوە ئاگاداری ئەوە بین کە ڕەنگە نەخۆشیە کوشندەکان بگەڕێنەوە بە تایبەت سوورێژە. دووپاتیشی کردەوە وەستاندنی پێدانی ڤاکسینەکان لە ماوەی 10 ساڵی داهاتوودا کاریگەری لەسەر چەندین نەخۆشی دیکە دەبێت. بە یارمەتی هاوکاران مەمگەشتی هەواڵم پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.